هاي صلاة ولرادي قوساتا صلاة ولرادي قريان صلاة ولأمذا قوساتا هنر منداني ميلي يشبخ وزق الآواتا هركز يل باشورو هركز دروج هلاتا هركز خاون ميجوا هركز خاون خباتا با إمزاك وكينوا يستاك الأمولاتا أمراد يبيتك كنال لن يوسايتين نساتا أمراد يبكينك كنال لن يوسايتين نساتا هاي رادي قرياني ميلي يا كمي كردستانا يا شعري سليماني ويا بايتختي بابانا يرقا كي كراويا بروي هنر مندانا هو هنر مندي ميلي هو أبا كتاب خانة هو أبا كتاب خانة صلاة لرادي قريان صلاة لكاجرادي سرجم كارمان بكاري میوان عزیزەکان ئامادەبوانی خۆشەویست لێپرسراوانی حیزبی و حکومی بە ناوی کۆمەڵەی هونەری ملی کوردستان و بە ناوی دەستگای میدیایی گەڕیان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. یادی 4 ساڵەی دامەزراندنی کەناڵی میدیایی گەڕیانە، بۆیە ئەمڕۆ ویستمان لەگەڵ ئێوەی خۆشەویست ئاهەنگێکی خنجیلانە ساز بکەین. سەرەتاو لە دەستپێکی بەرنامەکانماندا وەکو ئەرکی سەرشانی هەمیشەییمان ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان بە پێوەوەستین. زۆر سپاس فەرموو. ڕادیۆی ملی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان. رادیۆی ملی گەڕیان ماڵی هونەرمەندان. خۆشەویستان، داوا لە بەڕێوەبەری کەناڵی میدیایی گەڕیان بەڕێز کاک جەزای ساز دەکەم با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. ئامادەبوانی بەڕێز زۆر بەگەرمی بەخێراتنتانەکەم بە تایبەتی بەخێراتنی هەڤاڵ کاک عەباسەکەم لێپرسایی بۆردی پیشەی لە مەکتەبی ڕێکخراوەکان و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەڤاڵ فریار ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی لە مەکتەبی ڕێکخراوەکان مامۆستا جەلال عوسمان و مامۆستا دڵشاد و سەرجەم میوانەکانی مەکتەبی ڕێکخراوەکان و سەرجەم چین و توێژەکان مامۆستا ئەیوب و نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندان و خۆشەویستان و ئامادەبوان ڕاگەاندکارەکان ئەو میوانانی کە هیوایەکیان بەگەڕێن هەیە هەمووتان بەخێر بێن. خۆشەویستان، بیرۆکەی گەڕای میدیا لەوە سەرمە هەر زۆر دنیایەک سێراڵێ ڕێکەوتێک کە ئەنی خوای گەورە بۆ شێوەڕێکی خستوهێمە لە 12/12/2013 لە کاتی سەرهەڵدانی داعش و توندڕەوی لە وڵاتەیە کە ئیتر ئەگەر بەو شێوەیە بەردەوام بۆیە هیچ شتێک لە وڵاتەیە نامە بە ناوی چالاکی هونەری و کولتوری. ئێمە کافترەیە کولتوری زەردەشمان دامەزران و کۆمەڵەی هونەری ملی کوردستان لەگەڵ هاوڕێم بەرزانی قاڵەی خەڵووس بۆ ماوەی ئەتا ساڵی 2018 توانیمان ئەو چەند ساڵە بە بەردەوام هەموو ڕۆژە چالاکیێکی کولتوری هەموو ئێوارە ئاهەنجێک چەندین چالاکی هونەری پێشکەشکەین بەخۆبەخش بەبێ بەرامبەر بۆ خەڵک. باشترین کۆنسێرتەکانمان لێ پێشکەشە کرد. یەکێ لەو شانازیانی کە ماوە تا ئێستا لە تۆمارەکانمانە دوایین بەرهەمی دوایین ئێوارە ئاهەنجی مامۆستا کەریم کاوان ڕۆحی شاد بێ کە لای ئێمە گۆرانیتووە، ڕۆحی شاد بێ مامشکوری خەیات و چەندین هونەرمەندی تر. ئەمانەش هەمووی بەبێ بەرامبەر کە لە هەر شوێنێکی دنیای بێ لە کافتریایەک کۆنسێرت بکرێ بێ بە بلیت یا بە پارە بچنە ژوورە، ئەوانە هەمووی بەبێ بەرامبەر لای ئێمە هەموو چوارشەمەیەک ئەو ئاهەنگانەمان پێشکەشە کرد.
ئەمە لە کاتێکە سەرجەم دەستەی باڵا و سەرۆکی ڕێکخرا و سەرۆکی لقەکانمان و هەرچی لە کۆمەڵی هونەری میلی کوردستانی شەکە هەمووی خۆبەخش و بێم و چەو بێ پارە و بێ پاداشت ئیشەکەین کە کۆرۆنای نەگریز ڕووی لە وڵاتە کرد دروستکایەک نەما لە وڵاتەیە کاتی قەدەغەی هاتوچۆوانە ڕاگەیەنرا ئەو خەڵکی کە ئێمە ڕامان هێنابوون هەموو چوارشەمەیەک بێن چالاکی هونەری ببینن داوای ئەو کار و چالاکیانیان یەکدین قەدەغە بوو یەکسەر من بیرم لە دامەزرانی کەناڵی گەڕامیدیا کردەوە لە پێشا ڕادیۆ بۆ ڕادیۆ میلی گەڕیان بوو بەس ڕادیۆ بۆ بەڵام ڕادیۆ بینرا و کە سۆشیال میدیایەک شێ بوو دەستمان کرد بەو چالاکیانی کامان کرد جاران پێشکەشمانە کرد بە ئەوان بەڕاستە خۆیان بینین ئێمە لە کەناڵەکە دەستمان کرد بە چالاکی هونەری و زۆر بە گوڕوتوینێکی بێوێنە لەلایەن ئەو هەموو ستافە خۆبەخشی کە لەگەڵمانان یەکەم تەجروبەی میدیاییە میدیایەک کەسی لە پشت نەبێ سێبەری هیچ شوێن و هیچ لایەنێک نەبێ میدیایەکی ئەهلی سەربەخۆ لە پێناوی کولتور و هونەرە لە کاتێکا زۆربەی میدیاکان ڕەشببینی و قەلەقی و نائارامی و دڵڕاوچەیان بڵاو کردەوە بە جۆرێک بوو لە کاتی کۆرۆناکەیە هەرچی میدیا بوو ڕۆژانە ئاماری مردن و لە ناوچوونی مرۆڤایەتی و ئەوەنە خەڵک مرد و ئەوەنە خەڵگەمرێت و موچەنیە و حیزبەکان ڕێناکەون و قۆڕبەسەری و بە شێوەیەک ڕەشببینیان و بڵاو کردبەوە خەڵک تروسکایی بە ژیان نەمابوو ئێمە لەو کاتەیە شان بەشانیەوەی کە گۆرانی و مەسخامان پێشکەشەکە لە ڕێگەی ڕادیۆکەشمانەوە ڕۆژانە ڕێنمایی خۆپاراستنمان بڵاوە کردەوە لە کۆرۆنا و کە خەڵک چۆن خۆی بپارێزێ و دڵی خەڵکیشمان خۆشە کرد بەڵگەشمان بۆ ئەو هەموو ڤیددیۆیە کە ماوە لە ئەرشیفەکانمانە لە ماوەی ئەم چەند ساڵەیە لێتان ناشارمەوە هیچ کەسێک وەکو پێویست هاوکار و پشتیوانی ئەمە نەبوو بەڵام ڕۆڵی چەند کەسایەتیەکەی کە لە هەندێک تەنگژەیە کە ئامێرێکمان سوتا بێ یا ئامێرێکمان لە کار کەوتە بێ فریاد ڕز بوون و هاتوون بە فریامانەوە لەوانە دکتۆر تاها ڕەسوڵ پارێزگاری سلێمانی کاک زایری کەریمەڕاش کۆمپانیای ئاوی سلێمانی ماوەیەک سپۆنسەری ڕەوانشاد مامە هادی عەریف حەمەتاڵیانە کرد کە بۆ ماوەی 2 ساڵ بەرنامەی پێشکەشە کرد بە خۆبەخش من لەم یادەیە ئێمە زیاتر ئەمەی تەرکیز بکەم کە چەند کەسێکی زۆر خۆشەویستمان لە ناومانە نەماوەنێکێک لەوانە ڕەوانشاد هونەرمەندی کۆمیدی و ڕاگەیاندکاری سەرکەوتوو کاکە هادی مەحموود ناسا و عەریف حەمەتاڵ کە خۆزگەم ئەخواز لێرە ناومانە بایاس 2 ساڵەمە پێشکایەتەکەمان کردەوە لێرە ئەو بە قاقا بەناوبانگەکەی هاتە سەر شانۆکە و ئەم هۆڵی پڕ کرد لە قاقا و پێکەنین ئەم ساڵ زۆر بەرنمەیەکی تێروتە سەرمان بۆ ئامادە کردوون من نامێک کات زۆر بکوشم بەڵام زۆر پێم خۆش بوو کە هەڤاڵ عەباس لێپرساوی یا بڵێم بەناوی مەکتەبی ڕێکخراوی دیموکراتیەکانەوە لێپرساوی بۆردی پیشەیەکان بفەرمێگەر لەسەر کۆی ئەو کار و چارەچانێکی ئێمە کردومانە بۆ ئەم شارە و بۆ خزمەتی هونەر و نەتەوەکەمان لە کارە خۆبەخشەکانمان ئەگەر وتەیەکمان پێشکەش بکات سوپاسێکم. بنای خوای گەورە و میهرەبان ئێوارەتان باش خوشک و برایانی خۆشەویستم ئێمە ژەمڕۆ گەڕیاین بۆی کە بێین ئەم شنەبای کە لەم هۆڵە هەیە کەمێک بەشێک لە خەم و ماندووبوونە دەرونیەکانمان بەبا بدەین. بەڕاستی ئەم جۆرە مناسەبە و کۆکردنەوانە و ئەم یادانە و ئەم زیندووکردنەوەی ئەم ڕەسەنایەتیە کوردیە ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێکمان دەبوو ئەم هۆڵەی ئێستا کە ئەمەندە خەڵکەی لێدانیشتووە جێ نەبووایەوە بەڕاستی خەڵک لێ ئامادە بێ لەبەرەوەی خەریکە بەشێک لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها دەبێتە ئەم سایت و ڕاگەیاندنانەی کە هیچ وشەیەکی باش لەسەر مێژووی کورد و لەسەر تاچی کورد و لەسەر هونەری کورد باز ناکەن جگە لە ململانەیەکی سیاسی ناجۆر بەڕاستی کە دەرونی هەموو لایەکمانیان زۆر ماندی کردووە کە تاچی کوردی زیاتر بیر تەنها لە گرتنی ڕەخنەی نابنیادنەر ینی ڕەخنەی ڕوخێنەر دەگرێتەوە. ئەم جۆرە مناسەبانە و کۆکردنەوەی ئەم جۆرە ڕەسەنایەتی کوردی و ئەم هونەرمەندە بەڕێز و خۆشەویستانەی کە هەریەکی بە جۆرێک لە ڕەسەنایەتی کوردی بەشداری دەکەن و بە جۆرێک لە جلوبەرێک کە جارێشتر بە ئێمەمانان و نەوەی داهاتووی میلەتەکەمان نیشان دەدەنەوە بەڕاستی ئەمە جارێککە زیندووکردنەوەی پێویستە هەموو لایەکمان لە حیزبەکان
لەلایەنە سیاسیەکان لە ڕێکخراوەکان پشتیوان و هاوکاریان بین کەوەی ئەمڕۆ جۆملە دەبێت کە بەڕاستی ئێمە لەوانەیە بۆ دەیان ڕێکخراوی کە هیچ زۆرە چالاکێکی کوردەواری لە بەرژەوەندی لەوانەیە توێژ و چینێکی کەم بێ زۆر دەعم و پشتیوانی دەکەین بەڵام کە ئەمە ئەساسی ڕەسەنایەتی و کەلتوری کوردەواریمانە کە هەمویان بە خۆبەخشانە ئەمە نیشانەی ئەو پڕی دڵسۆزیانە بۆیە بەڕاستی من بە ناوی برای گەورە و بەڕێزم جەنابی کاکبڕان لێپرسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و خوشکی بەڕێز و خۆشەویستم فریال خان هەم پیرۆزبایی ئەم یادەی دەستگای میدیای گەریانتان لێ دەکەم و هەم پشتیوانی خۆمانتان بۆ دووبارە دەکەمەوە و لەگەرتان دەبین لە ناوتان دەبین پشتیوانتان دەبین هیوادارم ئەم ئێوارە بە دەنگی زوڵاڵی ئەم بەڕێز و خۆشەویستانە هەموو لایەکمان ئەم خەمانە بەبا بدەین کاتێک خۆش بەسەر بەرین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن زۆر سپاس بروسکەی هەڤاڵ فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و لێپرسای بۆدی جەماوەری ئەنجیۆکان لە مەکتەبی ڕێکخراوەکان بەڕێزان سەرۆک و دەستەی باڵای گەڕامیدیا ئامادەبوانی خۆشەویست بەناوی خۆم و بۆردی جەماوەری ئەنجیۆکانەوە بە گەرمی پیرۆزبایی یادی 4 ساڵی دامەزرانی ڕێکخراوەکەتان لێ دەکەم ئێوە 4 ساڵ بەر لە ئەمڕۆوەک ڕێکخراوێک دامەزران بەڵام لەو ماوەدا توانیتان لە پاڵ کاری ڕێکخراوی تا دەستگای میدیایی گەڕیاندا بمەزرێن و لەو ڕێگەشەوە خزمەتێکی بەرچاوتان بە هونەر و هونەرمەندان بکەن هەروەها لەسەر جەمبۆنە نیشتیمانی نەتەوەیەکانە دەوری باڵا و گرنگتان جێراوە کە ئەوەش جێگەی پێزانینی ئێمەیە وەک مەکتەب و دەستکەوتێکی بە نرخی ڕێکخراوەکەتان بووە بۆیە جارێکتر دەڵێم پیرۆز بێت یادی 4 ساڵی ڕێکخراوەکەتان و هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازم هەر لێرشەوە دەمەوێت پێتان بڵێم مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان جارێکتر پشتیوانی دووپات دەکاتەوە بۆتان بەندەش پشتیوانتان دەبم لە کاروانی خزمەتەکانتان تێشوو خستنە سەر خەرمانی کارەکانتان هەر شاد و سەرکەوتوو بن زۆر زۆر سوپاس بە هەڤاڵ فریال خۆشەویستان باشترین دەستپێک پێشەوەی بچینە ناو چایخانەکەی گەڕیان لە چایخانەکەیە زۆر بەزم ڕەزمیتیایە خۆتان نەیبینن بەڵام بۆ شارکردنی ڕۆحی باشترین پێشکەشکارمان باشترین برامان خۆشەویستمان ئەندامیم خێزانەمان کە لە ناومانە نەماوە عەریف حەمەتاڵی ڕەوانشاد داوا لە خێزانەکەی و کچەکەی یەکەم لەگەڵ دوو کەسی تر لێەوە بفەرمون کاک عەباس و یا کاک فریارخان عەفوم بکەن کە بفەرمون بۆ داگرستانی و مەمانە و ئەگەر گوڵەکانشتان هێناوە مەکتەب بتوانن پێشکەشی ڕۆحی مامەهادی بکەن لەسەر ئەو مێزەی بەردەمی دایەنن بەهارخان ئەگە بفەرمێ بۆێرە لەگەڵ تەنکەی باری کچەکانی مامەهادیجان کە هەمیشە هەموو ڕۆژێک ینی کەستان بینیوە پێشکەشکارتان بینی و ئامادە بێ لە هەفتەیەکە 3 ڕۆژ بەرنامە بەخۆ بەخەش پێشکەشکە لە یەک هەفتەیە 3 دانە ڕۆژە سەر یەک مامەهادی دڵی خەڵکی خۆشە کرد دوایی لە گرتە ڤیدیۆەکانە هەندێک دیمانمان هەیە کە بزانن چۆن باسی ژیانێ کرد کە ئەوێ ژیان هی ئەوە نییە خەمی بۆ هەڵگری ژیان بە سادەیی و جوانە بفەرمون بۆ داگرستانی ئەو 4 مۆمە هی 4 ساڵی دامەزرانی گەڕیان و گوڵەکانیشتان پێشکەشی مامەهادیە کرێت پێشکەشی گەڕیان
زۆر سپاسی بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سلێمانی دەکەم کە پەیامی پیرۆزبایی ئاراستەی کەناڵی میدیایی گەڕیان کردووە و هەروەها پاڵپشتیمان دەکەن زۆر سپاسیان دەکەم بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سلێمانی. سپاس بۆ ئامادەبوونی هەموو ئێوەی خۆشەویست بەو هیوایم کە ئەمڕۆ بتوانین ئێوارە ئاهەنگێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین. بەڕێزان دیارە کاکجەزا ئاماژەی بە هەندێک لە بەرنامەکاندا دەم هەیە و بڵێم کەناڵی میدیایی گەڕیان جگە لە زیندووکردنەوەی کللتور و ئەدەبی کوردی و هوەری ڕەسەنی کوردی کۆمەڵێک بەرنامەی زۆر تایبەتی لە خۆی گرتووە. بەرنامەمان هەبووە بەرنامەی شعری بەرنامەی هوەری کە تایبەت بووە بە کەناڵەکەمان بەردەوام هەموو ڕۆژە هەیە و لەگەڵ ئەوە بەرنامەی کۆمێدیمان هەبووە بەرنامەی شەوانمان هەبوو بێدارانی شەو هیوادارین ئەم بەرنامانە جارێکی تر هەمویان لە کەناڵەکەماندا دەست پێ بکەینەوە لەبەری مایەک بوو بەڕاستی کۆمەڵێک لە بەرنامەکانمان وەستان بوو. ڕێز و حرمەتمان بۆ هەموو ئێوەی خۆشەویست بۆ هەموو ئەو هونەرمەندە ئاجزانە بۆ هەموو ژەنیارەکان بۆ ئێوەی ئازیز هیوادارم ئێوارێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئێمە. خۆشەویستانی ئێمە نەریتێکمان دایانە لە ڕاگەیاندنی کوردیە پێشتر پێیان وا بۆ بێ بەس کلیپ بەخش کرێت سەرەتا بنووسێ دەرهێنانی فڵان کەس و وێنەگرتن و ئێمە بە تەواوی میلیانە چوونە ناو خەڵکەوە. ئێستا سواز بخوا ئەگە خۆتان سێر چێ بکەنە زان گەڕیا میدیا لەکوێ هەیە و بینەرمان لەو پەڕی زاخۆ هەیە بە شایەتی بەرنامە لایڤەکانمان هەتا ئەو پەڕی گەرمیان و هەورامان تۆفیقە چابێرە ئەچینە لای چایخانەکەدا ئەوەی لێبوورنەکەم ئەوە ژێشێکە لە بەرنامەکانمان کە بە درێژایی چەند ساڵ سامانی حاجی عەلی بەرنامەیەکی بە ناوی هەلەو حاجی و کاکە عومەر بچکۆ بەرنامەیەکی بە ناوی وتی ناو خەڵک بزانین چاخانەکەیوان چی تیاگوزێرە لە بەرنامەکانە ڕۆژانە لە گەڕیان با فەرم. کاکە هێواشەوە هاتن بە قوربان پەلەتان چییە؟ زۆرتان پەلەیە کاکشێکۆی جان سا چایەک تێمێ بە ئیسراحەت بیخۆ دانیشین دوو قسەی خۆشیشەکەی وەستا تۆش چا خۆی ئەگەر بێ هە باشتر ئەخی وەستا کۆچی بابا لە پێش ژارە سەرێک لەم نانە تۆ چای بووم بێنە دوایی بۆ میوانەکانی بێنە یعنی لە پێشەوە بۆ خۆتی بێنە خۆم خاوەنی شوێنەکەم میوان ئازیزەکان زۆر بەخێر بێن ئەم چاخانەیە چاخانەی منە و هیچ سپۆنسەرێکیشمان وێڵەمی منە جارجار کاکجەزا کاکە هەموو ڕۆژانی شەممە کاتژمێر 2:30 ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی گەڕیانەوە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ تاناین لەگەڵ چەند هونەرمەندی بە ئەزمون هەموو زمانێک چاوەڕێمان بوون ئێوەش بەخێر بێن سەر چاوان. میوانەکانیشمان ئەمڕۆ کاک نەوزاد کاک شێرکۆ حاجی سامان کاکە عومەر بچکۆل هونەرمەندی زۆر خۆشەویست کاکە ئازادی خۆشەویست مەقامزان و دڵخۆش و لەگەڵ هاوکارانم ئەو هونەرمەندە بەڕێزانە ژەنیارە بەڕێزەکان زۆر بەخێر بێنەوەکانیان هەمووی لەم دەقەیان ناوترێ بەخێر بێن ئێوەش دووبارە سەر چاوان کاکە چامان بنێ باوکە بۆ دێنم ناخۆش و چای خوێن زۆرە پەلەیە وەستا من نەمزانی خاوەنی مڵکەکە لێرەیە تو چاخانەی منە بە منی وا ئەی من بەچی یانی نەموو ئیژەکەی نیوبەنیو کاک سامان با بینی خۆمان بێ چارە وەختی نییە باش دوایی پێ دەڵێم کاکە تۆ لەکوێی کاکەزت بە حەوت ڕزگار ناتگەلێ بە کەلانەکەت قوربانجانەوە مەشغوڵین بەیەکەوە من و ئەمە زۆر سەرقاڵبووی نەماوە هەر خەریکی کورسی کۆکردنەوە وەڵڵاهی دەستان خۆش بێەوە جادەی قەنات ناڵێن جوان کۆکرا بۆ تۆ یەک دقە بۆستە ئەی کاکشە گۆشیرینە خۆ یا دیژدەمە دیژدەمە لە سا چەندێنن هەفتە چی بەڵەسی کیلۆمەترە باوکە نه حاجی جان ئەڵێ لە سا هەفتایە لە سا هەفتایانی چی لە کورسیە وەڵا تۆ بڕۆ بۆ هەفتە و حەوت وەڵڵاهی مادەم وایە تۆ کورسیانە ناڵێ ئێمەی کە خەڵک لە سەری دانی گۆرە نەبابە و کورسیانە نابە قوربانە و کورسیانەی کە لە پەرلەمانایە و خەڵک دەنگی پێ حاجی من هینم پێویستە ئەمە چەندێنن یان جان کورسیمان کەمە ئێمە کورسی پەرلەمانە لە بە قوربان تۆ بەچی تێگەشتووی ئەما تەسە بەوانەی گادی قەنات دوو کورسیانە بوون گۆرە نەکاکە کورسی پەرلەمانە لەم وەڵڵاهی ئەمڕۆ هەر خەریکی کۆبوونەوە کاری بووم
بڕواکەی کۆبوونەوەیەکی تێروتەسەلمان کرد پێش ناخواردن نەوەڵا دوای ناخواردن ئاتۆ چایە بگرە ماڵە ئای دەستخۆش شەش کورسی کەشی مناوە من تەبعاً کۆبوونەوەکانی ئێمە دایم لەسەر تێروتەسەلی و دوای ناخواردن نەوەڵا زۆر بووین مەجموعەیە بووین بەڕاستی گەشتینە نەتیجە نەتیجەکەی باش بوو وەڵا بڕیارمانە ئیتر هەوڵی جدی بین بۆ خەڵک چونکە بەڕاستی خەڵک عاجزە لێمان ئەبێ خەڵک ئاشکەینەوە بەچی وەڵا بە قسەی خۆش ڕەمزای بە کورسی نا ئەنجا هاوکاری خەڵک بکەین دەستی هاوکاری بۆ خەڵک درێژکەین داواکاریەکانی خەڵک جێبەجێکەین بۆ ئەو خەڵکە توانە دەنگمان پێڵان وەڵا ڕاستەکەی ئەنجا کۆبوونەوەکە ماشکور بۆ خوای گەورە نەتیجەی باشیە بوو کاکە جان بە یارمەت خۆتە دین و ئاین نەکرێ ئاخە من لە کۆبوونەوە بووم و دووشتی کەشی تیا ڕقەی تیانە بەڵێ لەگەڵ دوو کەم لە لە خزمەتان لەبەرەوەی میوانی تایبەتیمان هەیە ئێمە ئەمڕۆ بەڵێ مایکەم بۆ چاکە ئەو مایکەی بۆ چاکە بەس کاکە جان تۆ پەلەم لێ مەکە بە قوربانە بێت کاکە ڕەزاجان من لەگەڵ ئەم پیاوەیە تۆزی ئیشی کەمان ماوە ئەرێ عومەر باپیرێ دیارنێ ماوە ئەو باپیرەوە لەبیر نەچێتەوە ئەو چاو چی لێکرد ڕشتی ڕشتە باش باپیرە مەڵێ کوڕا و ڕەحمانی باپیرە دەڵێم کوڕە ڕەفیقی ژانی بەجانی بوو بڕواکەی شەو ڕۆژ بێت باپیرەمە و ڕەحمان ڕاستەکەی ئەوەی کە سحری بۆ کردی گاڵتەوە لێ ڕەحمانی ساحیر دەڵێم ئای چۆن ئەوە لەکوێ دیار نییە باپیرم مرد وایش هاتە سەر جادە وەڵا بۆ خۆی مرد دەستی شکاوم بەچی وڵات تەکسیەک سەلامی لێ کرد و تە تەکسێکی گراتەوە ماڵە بۆ خۆی مرد سارە لێیە بابە نا سیارەی چی ئەی هەورە بروسکە لێیە نە بابە نا بابە من جووتێ مۆزم بۆ ئەی جەڵدە لێیە ناوەڵا جەڵدەش لێ نەیە ئەی قوڕ بە سەرمەی بەچی مرد وەڵای تر کە تەکسێکی کرد بە دەرگادا بەڵسی خەوت خەبەرمان کردەوە مرد بوو وەش توخوا یعنی بیری چوە ناسەبا جەڵدە لێیە ناوەڵا هەر خەبەر خەوت بوو کە خەبەرمان کردەوە مرد بوو بەڵێ بەڵێ تەکسێکیش خۆش بوو خوا عەفویکە خۆیشتان لێ نەسەن ناوەڵا ئەی ئافرە وەڵا عەشێمی لە ئەمیشەتان پیاوە باپیرم سەحریە کرد گاڵتەو لێە واللهی گاڵتەی تەواو پێوە لەبەر چای من جاری وایە بوو سیحریە کرد واللهی دوو لە ڕووی جەماعەت هەر گاڵتەی تەواویشم پیاوە دەوەڵای باپیرەم وتی لەگەڵ ئەو حاجیات شوین لەگەڵ جەنابتا وتی وەختی خۆی خۆت زانی دارە ڕابوو وابوو وتی ماڵی دارەکەیان ئامەنا بووینی سەقفەکە داری سەقف هەمووی دارە ڕاکان ئەمەنا وتی قاورمەمان خواردمە بەسم قاورمەی گۆشت بووە باڵیە وتی بڕوا بکەوتم چیرکەی دانوتیان لێ نیە وتی ئەک لەو کۆڵەکە دارە وتی کەوتە خوا ڕێک بوو بە چیرکە باپیرم دانی پێپا کردەوە ئەگەم ماڵی درۆتم بە قورگت لە باپیرە درۆزمتر تۆی منەڵێ باڵیە باپیرمەی و بۆ من درۆزنەوە وەرە درۆمەکەن کاکە منیش هەموو جارە گاڵتەم پێیاو گاڵتەوە چیرکە بۆێنم من لە باپیرمە بۆ ماوەتەوە یعنی تۆ حەتی تۆ عاقڵ نابی لە باپیر تۆ فێری درۆ بووی تۆش جا ئەو جمهورە دانیشتووە بزانم باپیرم درۆیە کریا یعنی تۆش خەریکی سیحر و جادووی وەرە واز بێنن لەو شتانە کاکە بەخاتری ئەمە چیرکەی دان نییە بەرە وەڵڵا بیکەم بەدار بڕواکەی نەوەڵڵا بەم دوو چاوەی خۆم بیبینم بڕوات پێ ناکە باپیریشم بەو داخەوە مرد بڕواکە فەرموودەی ئەگەر بوو بەدار باوەڕ ناکەی بوو بە داریانە وەڵا بوو ئەی بۆڵێ باپیرە درۆوەکە واخر تۆش لەو درۆزمتری هێشتاش بڕوا ناکەی ها هێشتاش بەمە بڕوا ناکەی وەڵا خۆ عومەر بە قسە دەکەم وەرە بابێمە بە تایەفە ها شێرکۆ گیان وەڵا بە چاوی خۆم بینی بڕوا بکە زۆر تووڕەم کە سای کەم بە سەماوە نانە بە چی ئەو کەم بە سەماوەر کۆرە واز بێنە کاکە پڵیتەم دەست ناکەوێ دوا بزانانی ئێمە هەر ئاوای ساحرین هەمومان بە تایەفە بە عەشرە دووە عەشرە میلا ڕاستەکەی ئای چۆن تۆ بەس درۆزنیشن لەسەرێکەوە وەڵڵا باوکم ئێمە سەحری بۆ کەمەڵە درۆکەی پێترەوە خاوەنی مڵکەکەیشە بڕوان پێ ناکە باشە تەواوە دەستی خۆش ببوو بە دار ئێمە شایەتی حاڵی کاکە ئەو دروی نەکرم پیاوە باپیری دروی کردبوو خوا کەس ئەوەی بە باپیری نەبینی وەڵای منە من بە چای خۆم بینی ئەمانم بڕوا کرد بەس باپیری درۆیە کرد درۆکانی لە هەر خۆی نەبوو باش با مجلەکانی هیتلەری لەبەرای هاتووە بە منەڵە درۆکەی مجلەکانی هیتلەر لەبەرتە کاک شێخۆ چی هەیە لە سەریان والله بەناشکری ناڵێم تووشی دەردی لەم جیرانەتیەوە خەریکەم دەستم تێدا آخر خەتای من نییە ئەمە باپیری ڕەفیقی ژانی بەجانیم بوو بڕواکە مامە شێرکۆ درۆیە کرد درۆ نەبوو هەمووی درۆی گەورە گەورە وەڵڵی جارێکیان خۆم لەگەڵ باپیر مابوو بەڵێ دەستی گرتم بەو جادەی مەولەویا ڕۆشتین یەک فەردە گڵۆبەرژەدانرا بووتی ئاک لەو گڵۆبەرژێ چەند جوانە بوو بە فستق ینی فەردەکە باشە کاکە تۆ بڕوا بەواکەی بەڵێ بەڵێ هەر بەڵێ بەڵێ باپیرم وا بوویان هەر بە وەرە سەوای والله من بەم چاوانەی خۆم بیبینم ئێدە کاکە من چی لێ بکەم بڕوا ناکە کاک سامێنەوە ئێمەش دراوسەیەکمان هەیە وتی ساڵێکیان شوتیم کردی شوتی
توی شوتێکیان زۆر گەورە بوو نزیکی مانی ڕەمەزان دێڵاو کاتەقاشەکەی توی دوای مانی ڕەمەزان کە ڕۆستمەوە سەیرم کرد 40 متر توڵێتی وتی هێنا قاسم کرد بەسەر ئەو مەنتیقەیە هەموو ڕەمەزان لێیان خوارد تیانە ئیسە وتی وەڵا ئیسە شەریکەیەکی کۆری هاتووە ئەڵەن شوتی لەگەڵمانان تەقاولێکیان کردوڵە شوتیمان بۆ بنێژە و ئەیکەین بە کەرەپانە بڕواناکە لەگەڵم شێرکۆیە چین بۆ ڕاو بۆ دوکان ماسیەکمان کوش 75 کیلۆ بۆ زانی چۆن برژانمان بە قەرەوێڵە ڕاست دەکات بۆ باوەڕ ناکەین ماسی و بەقەڵەوێرە وەرە ماڵی تۆ شۆیشم بە قورگت بۆ دروەتان بڕواناکە دەچی لێ بکات وەسا ڕەزا ئەمانە زۆریان پێ و کەمی دەرەخەن آخر هەمووی درۆ خۆزانم درۆکەن آخر کاک ڕەزاگیان ئەمە ماسی بۆ یا بەشەر بووە ئەڵە بەقەڵەوێرە بەرژانومانە ماسی هەفتا و چەند کیلۆ 75 آخر این زەلانە 75 بسەبەت 75 و 900 گرام ئەمە موالیدە تۆ ماسیەکەی ماسی 900 گرام مریش کە فرۆشم 900 گرام گاڵتەی یعنی تۆ لێت خوارد بەڵێ پیکابەکە و هێنای بارمان کرد هەتا نەمانزای بەچی ببژێن چی لە ماوە دوو قەرەڵەمانە ئاواز دەمیەگە ماسیەکان کرێناوی برژان خەڵکە ئەوا سەیدیان ئێستش تەلەفۆنکە و ماڵ و هەنێکی لێماوە ناو سەلاجەکە ماسی ئیقتو نەبا بە قوتوی چی من گاڵتەی لێ ئێڵە لە سەلاجەکە لەبەرچاو شتەکەم بڕواناکە لەبەرچاو تاوتان چیرکە و بۆکەم بەدار بڕواناکەی تۆ بڕوا بەچێکی وەڵای من بڕوا بە درۆان تۆ نییە هەر زروفەکە وایە سیقە نەماوە سیقە نەماوە چونکەم درۆم بڕوا بە ڕاستەکانی بڕواکەی ڕاستیەکانی ژێتە گومانی لەسەرە چونکم ئەمەنەی درۆ بە پاڵەوەیە خۆ تازایی بەکەدامی قەدیم درۆزن بینیم ئەی ئەوە نییە تۆ نەدیون ئێمە دیسنا ئەی چۆن کەردێکی لەگەڵە مامە شێرکۆیە ئەوە خۆی لە دوکانی سەرەوە خوارەوە ناڵێم دوای بڵێ درۆکە بەڵێ ئاوا دەمێکرایەوە قرش بوو نەبابە چاو چاوی نابین لەگەڵ مامە شێرکۆیە لایتمان لێ یاسێکن نان لە قورجی حوتێکا بووی هەر بە چیرکەیدان نییە ئاوام کرد یەک ختوکەی حوتەکەم ما پژمی مامە شێرکۆ لە دوورانەکەی سەرچنار سەرماڵ نەڵ تۆ بێ زەحمەت کەوشکی و پیاڵەیەکوە کەوچکی و پیاڵەیەکی نان لەگەڵیان نەبوو کەوشکی و پیاڵەیەکوە لەگەڵیان نەبوو ئێستا کەوشکەکە بە پەنجەتێکی یابینی بڕوا بکە ئەو حوتە پژمی من مامە شێرکۆ لە دوورانەکەی سەرچنار بووی کاکە بە خاتری خوا مندا شێت کرد بە درۆ چی لێ بکەم کاکە بڕواناکەی چی لێ بکەم یعنی تۆ ئەویت یابوون هەردووکمان لە ناو دەمی حوتەکە بووین کە نەپژمی یاریم بەسم ئەو بێکەوە بووین کەس یاریم بە زمانە پشکۆرەی نەکرد حوتەکە بەنی حاکشر و چاومان کرد و زای نەچێ منە دوورانەکەی سەرچنار ئەهم ماڵی درۆی هەردووتانم بە قوڕ کرد کاکە تۆ بڕواناکەی درۆ ناکەن کاک سامانجان حاجی درۆ ناکەنەوە ساڵاکە ئەو باسیەکە ئێمە لە بانە بووین ئاوا باقیرم بۆ خۆشی ئاوا تۆزە تۆ خەیاری وەشان باڵیە دوای هەفتەیە ئەومانە لە سەیرانبن هاو بەمدیوە باڵیە دوای هەفتەیەکی کە ئەومانە بەرەو ناو پارێزە هاو باڵیە قینم هەڵسێنی پێڵم ئاوێکی کەی با خەڵک لە گۆیژە خەیار بڕنێ با بزانی وای ئەم ژاتە پاڵتان بۆ درۆ حاجیژیان بە یارمەتیتان باڵیە جیرفانمان پڕ بوو لە درۆ بابچینە من نیم لای مۆسیقا و گۆرانی هاوکاران ئەگەر ئامادە بن فەرمونون کاگازات ئێمە پێمان خۆشە دوو ئاوانەکەی بەس ئەگەر بەستەکەممان بۆ بکە بە ماڵێ باریگر ئای لە مینا ئەوە ئەم کاتتان باش سپاسی هەموو لایەکەم پیرۆزبایی 4 ساڵەی گەڕیانەکەم هیوادارم هەموو ساڵێکی ئاوا بە خۆشی بێتە سەر لەگەڵ ئەو یادکردنەوەی ئەو هونەرمەندە جوانانەی کە لە ژیانە نەماون من زۆر ڕێز و سەری بەرزمدا ئەنوێنم بۆ ڕادیۆی گەڕیان و چاوی ئەوەشماژەکە دوعاوانەکەی شوێن ماڵە گەورە دوعاوانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار ئەڕۆی بە پێچ و دەورە تۆ باڕووناچی وێنەی بلووری
ئاوی زندگی گشارە زوری لرا گذرتا بدڵی پرخەمەم ڕۆژی ڕووناکە لێ کردومە بەتەمەم بۆچ پێم نانوێنی وێنەی فوتوگراف وێنەی شیرینی نازدارانی جان نمونەی دەستی پەروەردگار بووم بە شوێنت تۆیە گوڵی بەهار بووم بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەک مانکەتانی جەرگیانە سوتان بە شەوی تاریکی دەیجوور بووکیێ ڕەشماڵیان پڕەکرێ لە نور توخوا ئەوەکەی بۆن گوڵاوەکەم بۆ سەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونا ماسی دوئاوان بە بۆمبای ڕاوکەرت کەوتنەوە سەرەوان ماڵەباری کەرمیناجان کەس نەیگێڕاوە کەس نەیگێڕاوە بۆ خۆم دانیشتمە میناجان دڵخۆشیم داوە هەرە خۆم دانیشتمە میناجان دڵخۆشیم داوە دەکات چاوی ئای لە مینە ئەی دو زلفی خاوی
جنة بەڕاستی دەستێ خۆش بە مامۆستا هەمومان خسەوە یادەوەریکی زۆر خۆش دووبارە بەخێر بی سەرچاو ئەو میوانە بەڕێزانە ژوانێک ئێستا هاتوون هەموو لای بەخێر بن کاک شێرکۆ هەرچەنە ئێمە لە پرۆگرامی ئێمە گۆرانی عەرەبی نییە بەڵام لەبەرەوەی کە گۆرانی عەرەبی باش ئەچڕیت ئەگەر شتێکمان پێشکەشی بۆ میوانە بەڕێزانە ئەگەر بەسەرهاتی تازە شتێکمان بۆ بصدقة ببم I'm sorry كلماتي عربي زور بقودني بلان باشا يعني بفيت وانا باشا بس في كلام وكردي شي لقلا بس الأوازي الريفية باشا بقيت تربوه يا ويلي أم يعيد وريدك يا بعد روحي يوم يا زماني أنا ابتليت بقلبي عيب يبا يا ويلي يا ويلا مريت والله مريت يبا يا أنا مريت لهم مريت لهم والله ما اقدر علي انا صحيت والله خجلت عنا يا ويلي يا ويلي بليان بليان
بەڵێجانە لەسەر پەیمانی خۆمە ماوم خۆشەویستی در وڵاتم نەگۆڕاوم یاوەیلیاب یمەیادن و لا ئایتیان بعدين بركي دەستەکانە خۆش بێ دەست خۆش ڕەبابەکەش تەڕ بوو ڕەتوبەت لێ یابوو کاک نەوزاد یەکێکە لە قسە خۆشەکانی شاری سلێمانی ئەو بەسەر هاتە ئەو مایکە فەرمووی بیگەێنە سەرەتام و لە بەخێر بێن نوکتەیە کاک ڕەزا ئەڵێ کابراەک لە شاری سنە ماڵەکەی گڕی گرتبوو خوایە ماڵی کەس گڕ نەگرێ طبعا تا تەلەفۆنەکەن دایرەی حەریق سێ چوار دقەیەکی پێچێ خۆی کرد بە ناو ئاگرەکەی ئەژنەکەی دەرێنا دەرودراوسێتێن ئەوە پیاوە کورە ئەوە زن خۆشە بیستە ئەهات ئەژنەکەی ڕزگار کرد خۆی کردەوە بە ناو ماڵەکەی کڵپەی ئاگری لێڵەسا مناڵەکەشی ڕزگار کرد دایرەی حەریقاتن تا ئەو دقەی سۆندەکانیان کردەوە چوار کە ڕۆخۆی کرد بە ناو ئاگرەکەی و بەدەستی بەتاڵاتە دەرەوە یەکێ لە جەماعەتی دایرەی حەریق جا لەهجەی ڕۆژەڵات یا بە بڵێن شاری سنە لەگەڵ خۆمانە فەرقی هەیە ڕووی کردە کابرای ماڵسوتاوتی بەو بەختخوا بگرێ ئەمە چە سەولێکیتە ناو ئاگرە و تێیتە دەرەوە وتی چۆن چیە ئاغا وەڵی ژن و مناڵەکەم هێنا دەرەوە بەڵام بەخوا هەر ئیشم هەیە وتی ئیشی چی هەیە بەو نەچێ ناو ئاگرەوەیتە دەرەوە کەسێ ماوە لە ژوورۆ مرد بێ و تێرە وەڵا بەو کڕوو وتی کێ وتی خەسووبە تێچی لات وتی وەڵام مردووە وتی ئەی بۆ نەچتە ژوورەوەیتە دەرەوە وتی وەڵا بۆیە زوو زووەچم جەنازەکەیم دیوەکەم بۆی جوان ببرشێ بە مردوویش وازی لێ نەیە نابوو دەستان بێ سەرەتا ئاو بەژیان هەر لەم بۆنە پیرۆزەیە چاوی یەک بێکتان ناجەکەم و من لێرەوە بەڵێن بە هەموو بیسەران و هەموو بینەرانی ژەڵێم بە ڕادیۆی میلی گەڕیان بە تەلەڤیزیۆنی میلی گەڕیان کە کارمەندێکی خۆبەخشی ئەو کەناڵەم و هەتا ئەو دقەیە ئەو بیسەرە ئارەزویان لێ ئێمە بێمە لە خزمەتداین بەڵام بڕوان پێ بکەن نەبێتە مەوزوعی هیچ شتێک ئەتوانم بڵم دە ساڵی ژەبێ من گۆرانیم نەوتووە بەس لەبەرەی دڵی کاک ڕەزا و ئێوەی بەڕێز نەشکێنم کاک زای جەلار زۆر بەخێر بێ لەبەرە هەڵەسم هەموو لایەک بەخێر بێن بەسەر سەر و بەسەر چاو ماوەسە عەلی ئارەش عزیز منێک وەش ما بزەی چاوێ هەسیرت کردمەوە بە زولفی خاوێ وەها مبتەلا بە بەندی داوێ هەرگیز ناجاتمێ نابێ لە ڕاوێ کە باند کردمێ بە ئەڵقەی زنجیر کەماوم بۆ تۆوە ئەسیرە مەسیر کەماوم بۆ تۆوە ئەسیرە مەسیر
ڕەشماری وەک پەرژی لاداوار گۆنای دڵناری بەدوو لێوی ئایا وەکو پاساری هەچ پێنی نەغمەی عشق و دڵداری مەگەر بە مردنێ تۆم بچێ لە بیر تەماوم بۆ تۆ ئەتیرە مەسیر تەماوم بە تۆ ئەتیرە مەسیر دەخۆم با سەر و جانێ بە باڵەخانەی سەر خیابانێ مەگەر سەر بنێم سەر شلەیڕانێ باسی باجارێ ببمە قوربانێ کە دڵێ ڕەق نەبی لێم نەبی زویر تەماوم بۆ تۆ ئەسیرە مەسیر تەماوم بە تۆ ئەسیرە مەسیر دەستان خۆش بێ دەستخۆش بەڕێزان من بە یەک مەقامی مامۆستا بەرنامەکەی من لێرە کۆچایی پێدێ دووبارە زۆر بەخێر بێن میوانانی خۆشەویست و ئاگادارتانەکەینەوە جاریش کرد ڕۆژانی شەممان کات ژمێر 2:30 هەر جاری لەگەڵ هونەرمەندێکی زۆر خۆشەویستی ئەم شارە چکۆ بەرنامە و فەقەرەی ترماوە هونەرمەندانی خۆشەویستیش لێرن کاک حەمە کرماشانی کاک شیروان کاک ساماڵ ئەوانە هەمووی لێرە وجودیان هەیە و دوای ئەم مەقامە من لێرە خواحافیزتان لە یەکەم بێ ئێوە ناخۆش و چایەمان خوارد داوی لێورد نەکەین فەرمووە مەسە ببوورن من زۆربەی زۆری گۆرانەکانم مەقامە ئێترەگەر قبوڵتان بێت لا لو صوت جانك كمان
رولا بچی بمام قال چکوی آگرمو زۆر سپاس بۆ هونەرمەندە خۆشەویستانە دەستخۆشیان لێ دەکەم سپاس بۆ ئێوەش ئامادە بوان و میوانە خۆشەویستەکان دیارە ئێمە بەرنامەکەمان بەردەوامە پارچەیەک فیلمی دۆکۆمەنتاریمانەیە لەگەڵ لێدوانی هاوڵاتیان سەبارەت بە کەناڵی میدیایی گەڕیان دەستان خۆش پاشان هونەرمەندانی خۆشەویست شیروان عەبدوڵڵا هەروەها کاک حەمە کرماشانی لێرن بە گۆرانیەکانیان ئێوارە هەنگەکەمان خۆشتر دەکەن هیوادارم لەگەڵمانە بمێنەوە گروپی هەڵپەڕکەی نیشتیمانیش نواندنێکمان بۆ دەکەن بە هەڵپەڕکەیەکی کوردەواری فەرموون بابینەری دۆکۆمەنتاریەکە بین
هەی سڵاو لە ڕادۆی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە سڵاو لە ڕادۆی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە هونەرمەندانی میلی گشت بە خۆزگە و ئاواتە هەر کەسێ لە باشوورە و هەرکەس دەڕۆژ هەڵاتە هەرکەس خاوەن مێژووە هەرکەس خاوەن خەباتە با ئیمزا کۆکەینەوە ئێستا کە لەم وڵاتە ئەم ڕادیۆ بێتە کەناڵ لە نێو سایتی نیمساتە ئەم ڕادیۆ بکەینە کەناڵ لە نێو سایتی نیمساتە هەی ڕادۆی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە لە شاری سلەیمانی و لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بووە ئەبا قوتابخانە سڵاو سڵاو لە ڕادۆی گەڕیان سڵاو لە کاژێران بەم بۆنە تایبەتیەوە یادی 4 ساڵەی دەنگی گەڕیان پیرۆز دەکەم سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو بە هیوای پێشکەوت یەک ئەلو میکۆ کزە گەورانی پێشکەش بێ عزیز و خۆشەویستەکەم لەگەڵ برای عزیز و دڵسۆزم کاکە حەمە کرماشانی پێکەوە لە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویستانی وەراو دێ یەک کاگاو باش یەک تۆز ئیکۆ لەگەڵ ترێبل إيقاع راقدة ذنب نواب وخاك وزيادة ذنب نواب وخاك وزيادة ومن لسفر بشيمان تيني قل يا بسادي كان يجي كردستان من بنوا وقاك وزيلم سفر بشيمان تيني قل يا بسادي كان يجي كردستان من بنوا ولا يدايك بات يربون يا ناسك دوري وانا زاري داوا نازانم شون في ناسك خو من لويه خاكو خواني تيرنازكم وحمكم بقرباني سري ادم لمولوي وكان يسكن روما للشعب الشيء قدم شايك خوش خو مني الرشال والنذيلان قادر كابا قرمو السبي راس بيني ببرشم وقجي خام
گەرمووی سپی هەرەس بێنێ بووە بەرچەم و قژی خاوم گەر تووشی لەرزووە چی بم تەواو کەس بێ سۆمای چاوم ئەگەر پشتم بۆن بێتەوە ڕوخسارم کێک بازەمەن ئەگەر پشتم بۆن بێتەوە ڕوخسارم کێک بازەمەن ئەگەر گۆچان دەستم بگرێ بۆ میوێ بە هاوڕێتەمەن هەرگیز بەخۆم ناوێ پیرم چونکە دڵە گڕ و گاڵە بەخوا کەس گەر عاشقمێ سەد ساڵی گەرمە دەردی تەنیایە باشم دەردی تەنهایە باشم خەتای کەس ناگرم خۆم چارە باشم خەتای کەس ناگرم خۆم چارە باشم یار 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 یاری ناوەزارە شیفای ئامازانە لەو غەریبیە ببە ورنا وتنيا لشيو
خۆشەویست و عزیزی من براکەم ئەمە کرماشانی پێکەوە بەشێکی تریان کە ڕزێنینەوە لە خزمەتی و عزیزی خوشکەویستان هەموو لە دووارە و سێبارە چامان یادی 4 ساڵەی ڕادیۆگەران پیرۆز بێت بەناوی خۆمە خێراتنیان بولاگەن بەخێربێن سەر و سەرچاو هەروەها منیش بەچەند گۆرانێکی گەڕام لە خزمەت دەوێت خۆشەویستە بم دووبارە و سەد بارە هەموو لە بەخێربێنەوە سەر و سەرچاو بشین یاڵا سوێن بێ بەو خوایەی کایی پەرەستم ئەڵقەی تۆ نەبێ نایکەمە دەستم سوێن بێ بەو خوایەی کایی پەرەستم ئەڵقەی تۆ نەبێ نایکەمە دەستم ڕۆژاڵقەکەی من بکا لە دەستم تایە بڕوانە بە چاوی ماستم لەبیر کەت لە گیان هەموو ئێوارە یەکمان نەگەر لە ژێری بارە دڵە گیان لەبیرتە چۆن لەبیرت چۆ تکاو ناڵی من گریە و ناڵای تۆ تکاو ناڵی من گریە و ناڵای تۆ هەتا هەناسە بکات و شۆ قەت لە یاد ناکات خۆشەویستی تۆ شادی بڕێژە بەختی کوڵۆ
پاشا بخات دڵێکیان لەبیردا ئەبژاری جارە دەستیەک بانەگەر لە ژێری بارە لەبیرت مابێ زۆرم خۆشە تۆ لە ناو دڵمای لەکوێ بم لەوێ تۆ لە ناو دڵمای لەکوێ بم لەوێ دەی چۆڵاوگەی بارایە دایدا لە قابرم چۆڵاوگەی بارایە دایدا لە قابرم خۆنیە دڵسۆزێ یاران گەڵنێتە دەورە خۆنیە دڵسۆزێ یاران گەڵنێتە دەورە وای لە حاڵی من ئەف لە حاڵی من وای لە حاڵی من ئەف لە حاڵی من یاران بێنە دیار بەردەم شۆڵە ماڵی من یاران بێنە دیار بەردەم شۆڵە ماڵی من بابا تنها خوم لقل خومابم بابا تنها خوم لقل خومابم سوزي أبي بوانم برقيس نبم مني صديق دا گرفتاری تو مني صديق دا دقداری تو قد وشدي جبو بوانم للا فكرو هیچ ناگەباوانم لە غەمی من هیچ کەسی ناگەباوانم لە بەدبەختی من ئەسان خۆش بێمونە دێنەوە خزمەتمان بە گروپی ئەڵبەشی و مەچەند گۆرانێکی شاد کە خزمەت دەمونە یەڵا هەڵدەبژین گرژیکە بۆ عزیز بڕۆ گرژیکە
بسوتي شونيانا نعلم شونيانا نعلم شونيانا نعلم روجني بورم بسوتي شونيانا نعلم شونيانا نعلم شونيانا نعلم واقدر وشي الشيء ويلا خيال هيلا خيال ويلا خيال كروي سروتي طلع وانا كايم بخيراتي نصدر مي وانا كايم هاي سروتي طلع وانا كايم بخيراتي شمسني وانا كايم
خۆم پڕە گەرمیانی ئەو مەغزان لە پشت خۆم پڕە گەرمیانی ئەو مەغزان لە پشت لەسەر باڵاکە خۆمەدەم بە کوشت لەسەر باڵاکە و خۆمەدەم بە دایاقلاوە بەرخەکەم لە هایلاوە بەرخەکەم لە وەکمێوە لە ئەرزێ بەگوێیەوە بۆ لاسی من کۆرە بووی صلاو لرادي قريان صلاو لهم ذا قوساتا صلاو لرادي قريان صلاو لهم ذا قوساتا هنر من داني ميلي يشبخ وزقو آواتا هركز يلباشورو هركز دروج هلاتا هركز جوا هركز خاون خباتا ما إمزاك وكينوا يستاك لهم ولاتا أمراد يبيتك كنال لن يوسايتين ساتا أمراد يبكينا كنال لن يوسايتين ساتا هاي رادو قرياني ميلي يا كمي كردستانا يا شعري سليماني ويا باي تختي بابانا يرقا كي كراويا بروي هنر مندانا هو هنر مندي ميلي هو أبا كتاب خانة هو أبا كتاب خانة صلاو لرادو قريان صلاو لكاك دلالو سرجم كارمان دكاني صلاو لرادي قريان صلاو لهم ذا قوساتا صلاو لرادي قريان صلاو لهم ذا قوساتا هنر من داني ميلي يشبخ وزقو آواتا هركز يلباشورو هركز دروج هلاتا هركز خاون ميجوا هركز خاون خباتا با إمزاك وكينوا يستاك لهم ولاتا أمراد يبيتك كنال لن يوسايتين ساتا أمراد يبكينا كنال لن يوسايتين ساتا هاي رادو قرياني ميلي يا كمي كردستانا يا شعري سليماني ويا باي تختي بابانا يرقا كي كراويا بروي هنر مندانا هو هنر مندي ميلي هو أبا كتاب خانة هو أبا كتاب خانة صلاو لرادو قريان صلاو لكاك دلالو سرجم كارمان دكاني ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و خۆشبەخت بن خوای گەورە دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو موسیبەتی دنیا دوورکەوینەوە لە چەقبەستووی بازار ڕوونە ئارامی موچە و دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ڤایرۆسی تەندروستی و ڤایرۆسی کۆمەڵایەتی و ڤایرۆسی ئابووری نزیکەوینەوە لە قسەی خۆش و لە گوێگرتن لە قسەی خۆش و لە خواردنی خۆش و لە مەجلیسی خۆش و لە گردبوونەوەی خۆش و نزیکمان کاتەوە لە خزمایەتی و لە دراوسەتی و لە کەسایەتی و نزیکمان کاتەوە لە دەمەتەقەی و قسەی خۆش ئازیزان و خۆشەویستان لە هەر کوێکی ئەم دنیای هەر کوردێکی لێیە سڵاوی گەرمی ئێمەی لێبێ و خوای گەورە میلەتەکەمان دڵخۆشکا و هەموو ئەو پەتایانی کە تووشی ئەم میلەتەمان هاتووە ئەم دۆخە چەقبەستووی کە هەیە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی ڕەحەم بەم میلەتی کوردە بکا و لای بەرێ لەسەرمان ئینشەڵا لە ئایندەیە بکەوینە فەرەحی و بکەوینە خۆشیەوە و خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بە مناڵەکانمان سەلامەت بن گەورەکانمان تەندروست باش بن دوور بن لە عیادە و نەخۆشی و مختەبەر و دا و دەرمان عزیزان و خۆشەویستان هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ ئەو مارکێت و شوێنە گشتەکان کە ئەزان داهاتێکیان هەیە ڕیکلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان تا بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەم کچ و کوڕە جوانانەی کە وەساون و لە یەک شرکەیە ئەمکارە بەیان چاکر بۆمان ڕیکلامەکانیان بۆ بکەن و یا بتوانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن تا داهاتێکی زیاتر بێ بۆی بورجێک زیاتر دابنرێت یعنی تا ئێوە ڕیکلامەکانتان بێنن تا ئێوە هاوکار بن دەنگی ئێمە باشتر ئەگا و باشتر و باشتر ئەبێ ئەوە تا کاگەحمەی داما و سەری جێژە خاوەنەی هاوار کردووە یەک دەقەی بچووکمەیتە من لێرەوە ئەگەر دەگەم بگاتە یا دەنگم بگەێن لای پارێزگاری سلێمانی کاک هەواڵە بوو بەکرد
پێڵم ئەم ڕادیۆیە لە خزمەت شاری سلێمانیایە بە دەرەجە یەک اینجا شارەکانی کە مەفرۆزە بە جددی ئەمە احتیفاز و ئەمە گرنگیکی تەواو بە کللتورمان هەیەات ڕجاءن داعمیان بکەن یعنی کۆمەڵێک کارمەندی زۆر لێرە بەخۆ بەخش بەڕاستی یعنی ئەمە جوانکردنی شاری سلێمانیە ئەبێ ئەوانش بەم جوانکاریە بزانن و بە حەقەت یعنی ئاوڕێکیان لێبەرەوە دو ساڵە ئەم دوانزەی دووە یادی دو ساڵی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەکەینەوە دو ساڵە بە 20 کارمەندی خۆبەخشی بێ موچە بێ پارە بە ئەم هونەرمەندانەی کێنە ئەم بەرنامانەوە هەمووی بەبێ پاداش بەبێ پارە بەبێ هیچ بەرامبەرێ شەو ڕۆژ لە خزمەتی ئەم شار و هونەری کوردیین ینی خەرمانێک هونەرمەنداخەوە بەداخەوە من و تۆ کچ نەبووین پارێ چاکیانەداین قوربانجانە ڕاستە فەرمی بۆ بۆ قساکەم هەر ڕاستەکەی ڕاست قساکەم کاکە جنێویش مەدەنە بیدەنێ مامۆستا یەک کەس لەوانەی کە تۆ فەرمووی کەس ئامادەنە بۆ شتێک یەک شتێتریش جیاواز لەوەی ئەو قسەیەشم کرد هەندێک گۆرانی بێژ لە ئەوروپا و لەوانەوە دێنەوە تێدەگەی لێرە خۆیانەکەن بە کوێخۆ پارەیەکی چاک وەرەگرن و ئەڕۆنەوە یاخر ئەوەش نابێ بابە ئەوەی کەوا لێرە زەحمەتە کێشێک بۆ وەڵڵا من بۆ خۆم نییە بۆ خۆم شەرمەکەم بۆ خۆم شەرمەکەم ئەزانی ئەقەلەن لانی کەم هیچ نەبێت تۆ ئەبێت لە پێشدا ئاگاد لە گۆرانی بێژەکانی ناوەوە بێ ئاگاد لە هونەرمەندەکانی ناوەوە بێ پاشان ئەو بەشی دوو هەم بێت مامۆستا هەندێک کەناڵ پێیا بۆ ئێمە ناوم لۆکێشنی کللتور و فۆلکلۆرەیە بەرنامە پێشکەشەکەین بەرنامەکان هونەرمەندەکە با گۆرانی بێژ یعنی شتی زۆر چێشتی پێلێنێ خواردنی پێ حازرەکە ئەیکا بە قەرەقۆز پێ ڕابێرێ لە بەرنامەکە پێ ڕابێژی دیارە من لە سەرەتا بەرنامەکەی شەو دەستخۆشیم لێتان کرد بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان بەردەوام بەرهەمەکانی من لێرە و بڵاوە کرێتەوە هیوادارم بینەر و هەروەها بیسەری گۆرانیەکانی من لە دەنگ و ڕەنگی گەڕیانەوە بن زۆر سپاس دەکەم مامۆستا گیان هەمیشە جێی شانازیمانی دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلە گیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلە گیان دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلە گیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلە گیان تۆی تەبیبی شۆلە گیان ئێستا چینە لای کاک هادیە عەریف حەمەتاڵ عەریف حەمەتاڵ یاخوا بەخێر بێ سپاس دەکەم زۆر مەمنون ڕێستانێ من میوان نیم تەوان ماڵی خۆمە کاک عەریف حەمەتاڵ
بچینەوە دنیای مناڵی چۆن جەژن بەڕێە کرد جەژن چۆن بوو لە لای تۆ چی ئەگەیان جژن طبعا جژن بە ئیسەشەوە لای من زۆر خۆشە چونکە جژنەکەم من ئەیکەم حکومەت و حیزبوانە نایکەم من لە ماڵی خۆمان جژنەکەم لەبەرەوە من جژنی خۆم یەک زەڕەک لیکەم ناکەمەوە لە جژنەکانی پێشوو چونکە جژنی من مبارەکە جژنی من خواپەرستیە لەبەرەوە من جژنی خۆم یەک زەڕە یەک ملیم نایەمە خوارێلی لەو عادات و تەقالیدی باو باپیرم بەیانیان زوو شەو با بڵێ شەو درەنگ بەهارگیان کە گەوجیری گر بەدەستەوە ئیتر لە ماڵەوە ئێمە هەموو هەڵەپەڕی کە گەوجیری جژنی گر بەدەستەوە ئیتر هەموو لەگەڵ کچەکانما ئەکەوین بەسەر یەکا لە خۆشیە چکە ئەزانین چی لێنێ بەهار قەیسی و کشمیش و بۆن و بەرامی برنج و لەتکەلۆک و ئەوەی جژن و اینجا هەروەها بێتەوە ئەگەڕێمەوە بۆ بیجامە بازەکەی مناڵیم و لە وەختی کە 8 ساڵ و 9 ساڵ بووم شەوی جژن ڕامانە کردبوو حەوشی مزگەوتی گەورە بۆ گوێ بگرین لە مەلا محەمەدی گەچ و مەلا حەسەن ئەڵڵاهو ئەکبەرەکەیان زۆر خۆش بوو زۆر اینجا قوربانتان بم ئەلەم کۆڵانی مەڵکەنیە ئەست و عەربانی لێبوو لە جەژنانە واللهی خۆی ئەسک کۆڵی لێ نایەمەوە بەڕاستە جا کاک جەزا هەناڕۆن شۆ لە خزمەتە کرۆنایەکی ڕەفیق حیزبیە سەوزەکان هەبوو جا و سەڵقن ماشەڵڵا جەلا گۆڵەیە تۆخ باشە من ئەمە لە ئاواش مەکە ڕۆژیان بەرەوە چوومە بەردەم هەموو جارە ڕایە کرد وتم وەڵا قوربان پێشمەرگایەتیم پێ بوو نەیە خوا سکرتاری هەموو وەرە دەرەوە ئیجازە بەس کاکە ئەمە حیا و لێ ترسا خاتی خوا و پێغەمبەر وتی هەر هەمووی لەسەر سەرم ئیجازە وتم وەڵی ئەمە قسەی پیاوانێت تەواو وتی تۆ ئەمە وتم بەرە ئەگرم بۆ لێ بە ئیزنیە فکەکە ئای کردی بۆ هاتەوە ڕسمی گرتوم ساغ نەبێتم بۆ ئیتر بوو بە دۆستم لەو کاتەوە ڕەفاقەت و کورە خەڵکیشی پێ بەرام لا سەرچناری گرتۆ نازانم سەرچناری بەدەست حەفلە ماوەی لای پێ بوو من ئەوەم گرت نامێنم وتی گەڵاشی ڕادیۆ لە هاوڕێکانت بۆ خزمەتکردن بۆ مەڵێشێت دی ئەم ڕاوتووە بۆیە من ئەگەر بە دڵەکەم ڕادی بن ئەوە ئیشەڵا کەوتن و بەرە و ئیشی ئەو کەسانێت بەرنامەی شەوانی گەڕیان لە دایکبووی بەرنامەی بێدارانی شەوە خۆی لە چیرۆک و بەنی ئێوەی ئەو خۆش یان ئەو خۆشەویستانەی بوون یان شکستیان خوانەوە یان ئەو کەسانی کە کاری خێرخوازە نێرم بۆ ئێمە بۆی هەموو لە بەسەرهاتە
شەکانی یەکتر لە ئێوە ناشی و گرفت شوەیەکی بەرنامە گەڕانەوەی بەس دامەوە زۆر گرنگ بوو جانی بەداخەوە دوایی خۆشەویستی ماندوونەناسی خۆشەویست کاک عەبدوڵای خەیار مەسەرکردنەوەیە هەموو خەڵکی کوردستان بێ. يعني يعني لو قد جامع الرشيد تاو من مع تاو زور يعني